خۆشەویستیمان بۆ یەکتر دەبێتە هۆکاری بەدەستهێنانی پێگەیەک لای خوای گەورە کە پێغەمبەران و پیاوچاکان و ڕازگۆیان خۆزگەمان پێ بخوازن. خوای گەورە تبارەکە وتعالى فەرمی المتحابون في جلالي لهم منابر من نور. لە قیامەتە فەرمی ئەوانەی کە لەبەر من یەکتریان خۆشویستووە ئەوانە لەسەر مینبەری نور دانیشتون و ئاسوودەن. لە ڕێوایەتێکی ترا وجوههم نور، ئەوانە ڕوخساریشیان نورە. لە ڕێوایەتێکی ترا ثيابهم نور، پۆشاکیشیان هەر نورە. ئەوانە یەغبطهم النبیون والشهداء والصدیقون، پێغەمبەران، ڕازگۆیان، شەهیدەکان خۆزگە دەخوازن بە پلە و پێگەی ئەوان. على منازلهم وقربهم من الله، خۆزگە دەخوازن بە پێگەیان و بە نزیکبوونیان لە خواوە تبارەک وتعالى. ئەو پلەیە بەچی بەدەست دێت؟ زۆر ئاسانە، برایان و خوشکانی خۆت دەبەرخوا خۆش بوێت. خۆشەویستیمان بۆ یەکترمان دەبێتە هۆکاری ڕزگاربوونمان لە ئاگری دۆزەخ. ئەگەر ئێمە لەبەر خوا یەکترمان خۆش بوێت، ئینشاءالله خوای گەورەش خۆشی دەوێین. خۆشەویستی خوش ئەگەر بۆمان مسۆگەر بوو، پێغەمبەری خوا مژدەمان دەداتێ صلی الله عليه وسلم و دەفەرمێ والله لا يلقي حبيبه في النار، خداش خۆشەویستانی خۆی فڕێن ناداتە ناو دۆزەخەوە. کەواتە بۆی نەکەوینە دۆزەخ، پێویستە یەکترمان خۆش بوێت. خۆشویستنمان بۆ یەکتری دەبێتە هۆکاری مسۆگەربوونی بەهەشت بۆمان. والذي نفسي بيده لا تؤمنوا حتى لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا. سوێن بەوەی ڕۆحی منی بەدەستە ناچنە بەهەشت هەتا ئیمانتان نەبێ، و ئیمانیشتان نییە هەتا یەکترتان خۆش نەبێ. کەواتە ئەگەر یەکترمان خۆشویست ئیمانمان هەیە، ئەگەر ئیمانیشمان هەبوو بەهەشتمان بۆ مسۆگەرە بە پشتیوانی خوای گەورە تبارەک وتعالى.